کرد بین بۆ پێشانگای هۆیەکانی فێرکردن گروپی دووەم کە پێکاتوە لە 20 باخچە ئێمە 4 گروپمان هەیە ئەوە گروپی دووەمە گروپی سێم و چارەمێشمایە هۆیەکانی فێرکردن ئەو مامۆستایانە ئاشنا دەبن بە شتەکانیان و سوودێکی باشی لێ دەبینن. ئێمە وەکو باخچەی منداڵانی ئێڤەر بەشداریمان کرد لە پێشانگای هۆیەکانی فێرکردن کاری دەستی کە لەلایەن وەزارەتی پەروەردە ڕێکخرابوو بە چەندان کاری دەستی کە لەلایەن مامۆستایەکان هۆیەکانی فێرکردن کە دروست کراوە مامۆستای لەلایەن مامۆستایانی بابەت ئەمڕۆژ بانگێشت کراین بۆ پێدانی ڕێزلێنانی تایبەت لەلایەن بەڕێز وەزیری پەروەردەوە. بەناوی خوا ئێمە وەک باخچەی منداڵانی لیدیا ئەو ساڵ شوەکو و هەموو ساڵانی پێشتر بەشداریمان لەو پێشانگایە کردووە و ئەو ساڵ بە خۆشحاڵی لە باخچەی لاژەی حکومی بەشداریمان کرد و بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر ئالان و هەروها سەرپەرشتیارە بەڕێزەکان و بە خێراتنی هەموو بەڕێوەبەرانی باخچەی حکومی و ناحکومیەکانەکەین کە ئەو ساڵەکە لەم باخچە قشت و جوانە ئامادە بوون و بەڕێوە چوو شتەکان زۆر بەسوود بوون زۆر ڕێک و پێک بوون بەڕاستی دەستخۆشی لە هەموو بەڕێوەبەر و باخچەی منداڵان دەکەین و بە خێراتنی هەموو لایەک دەکەم دەست خۆش بۆ ست شەیما مامۆستا شەیما و هەروەها مامۆستا نیشتیمان زۆر دەستخۆشیان لێکەین کە پاڵپشت بوون بۆ ئێمە و هەروەها یارمەتی ئێمەیاندا بۆ ڕێخستنی ئەم پێشانگای و بە خێراتنی کەناڵە جوانەکە ئێوەش دەکەین. ئێمە وەکو باخچەی منداڵانی کلێڤەر ئەمڕۆ بەشداریمان کرد لە پێشانگای هۆیەکانی فێرکردن و کاری دەستی کە لەلایەن مامۆستایانی باخچە و پۆپولە چاوگەشەکانمان ئامادە کرابوو.